لە شاری کەرکووک زیادە ڕۆی کراوەتە سەردان زەوی کشت و کاڵی و خان و پڕۆژە و دوکان و بازاڕی لەسەر دروست کراوە. ئیدارەی خۆجێی کەرکووکیش لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکانی شارەکە لە هەوڵدایە ئەو دۆسەیە یەکلایی بکاتەوە تا نەبێتە گرفت لە بەردەم تاپۆکردنی خان و زیادە ڕۆی شارەکە. بەڕاستی خۆیان بریاری 320 ئەمە بۆ حەلی کێشەی تەجاوزات ئەو شتانەیە ئەمە لە هەموو عێراقەیە ئەمە چەند ڕۆژە زووتر حەل بکرێ باشترە بۆ هەموو شارێک. فەم بریارە ئەراضی مەملوکە لە دەولە ئەگرێتەوە و ڕاستە جنسی زراعیشەوە ناو تەسمیمی شار بێ استعمالات یەگەڕێت تشکیل لجنە ئەکرێ لە زراعیەوە بۆ هینی دەوڵەت ئایا بەلەدیە ئایا دائیرەی ترە مهم هەموو ئەوانە ئەگرێتەوە بەس بە شەرتێ لەسەر خەتی نەوت و کارەبا و یان ڕێگەی پرۆژەیەک نەگرێ. مەبەست لەم بڕیارە ئەوەیە تەملیکردنی و کێشەی تەجاوزات نەمێنە و حەدێکی بۆ دابنن. ئێستا کە بەڕیاری تاپۆکردنی خانۆ زیادە ڕۆیەکان هاتووە، ئیدارەی کەرکووک لە و توێژی سەرەتاییە بۆ چارەسەرکردنی ئەو زەویانەی کامۆڵکی وەزارەتەکانی کوشت و کاڵ و بەرگری و نەوت و کارەبان و زیادە ڕۆییان کراوەتە سەر. قەزت ئیفرازی ئەو زەویانە بڵێ ئەخە ئێمە ئیسە باسم کرد ئێمە کاکە ئەم تعلیماتە کە هاتووە ئێستا ئێمە وەکو محافظەی کەرکووک لەگەڵ سەرجەم دەوائیرەکانی کە معنین بە بابەتە لەگەڵ ئیدارەی محافظەیە تاوتوی ئەو تعلیماتانەمان کرد. ئەم تعلیماتانە پێویستی بەوەیە مناقەشات بکرێت و اقتراحاتی دەوائیرەکانی معنین بەمە وەکو بەلەدیە و بەلەدیات و هەموو لایەنەکانی تر ئەم اقتراحاتانە وەرئەگیرێ و ڕەفعەکرێ بۆ سەرەوە بۆ مەرجعی قەرار بۆ ئەوەی ئەوانیش چاوی پێ بخشێنەوە ئایا تعدیل عەفوەن تعلیماتەکان ئەکرێ یان تعلیماتی تر دێ چونکە بەعزێ حاڵەت هەیە لەوانەیە هەر دیراسن یان وەرنەگیرا بێ بۆیە ئەو حاڵەتانش پێویستە کە بگەڕێتەوە بۆ مەراجعی خۆی دوای ئەوەی کە ئێمە تعلیماتی نیایی و یەکلا بێتەوە ئێمە بە پێی ئەو تعلیماتانە ئیشەکەین. ئەم قرارە مشمولة بس داخل حدود البلدية ناو حدود بلدية مشمولة ناو حدود بلدية تقريبا أو حموي زراعي كان تمليك بوها ينبو مالية ينبو بلدية أو شمليكا بس مشكلة كركوك بنزعلي وشانزي أبو فيلقو ميلقا من نصحت بو كركوكي كم بنزعلي با تقديم بك شانزي أبا تقديم بك فيلقش با تقديم بك احتمال فيلق رفض بيلا بلا وزارة الدفاع بس پەنجعلی و شانزەی ئەبێت تەقدیم بکە. لە پاش ساڵی 2003 بە سەدان دۆنم زەوی شارەوانی و کشت و کاڵ و وەزارەتەکانی دیکە زیادە ڕۆی کرایە سەر و لەلایەن هاوڵاتیانەوە داگیر کران و کرانە خان و ئێستا دەگەڕک لە شارەکە بەو جۆرە دروست کراون هەر بۆیە یەکلاییکردنەوەی ئەو زەویانە لە کشت و کاڵی و بەرگری و نەوتەوە بۆ نیشتەجێبوون گرفتی گەورەی بەردەم لیژنەکانی تاپۆکردنی خانۆکانە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.